ئەو بابەتی کە زۆتیم پرسیاری لێوە هاتووە لێرایە لە بەدەست من ئێستا بابەتی ئەو فۆرمەیە. ئەو فۆرمە ئەم پیاوانە پێم وابێ ئاماژیان پێ نەداوە تا ئێستا. بڕیارە دەرچوونم دوایە بڕیار نەبوو هەواڵگۆی بڵاوبووە کە وتیانە و کەسانەی کە هەتاکو 1/3/2023 هاتنتە وڵاتی بەریتانیا ئەو فۆرمە شوونیانەکە ئەو فۆرمە پیزدارەکە کەوانەی کە عێراقی وەران ئێمە پێشەم وکنماندا و لە کۆمەڵی کوردی من بڵاوم کردبەوە خۆم وەکو خۆم کە بە هیچ شێوەیەک لە سایتی فەرمی بە سایتی فەرمی هۆم ئۆفیس و هیچ شوێنێکە ئەمە بڵاو نەبووە تۆ تەنها قسەیە نەبووە بە بڕیار. جا زۆرترین پرسیار ئێستا لەسەر ئەو فۆرمەیە ئەڵێن ئێمە ئیمێڵە نێرین بۆ هۆم ئۆفیس بۆمان نایەتەوە. کاتێک کە ئیمێڵە نێری بۆیان ئەوان ئیمێڵەکە بۆ نێرنەوەن کاکە ئەم زەحمەنەوە بۆ کەسانێک کە پێش 26/6/2020 نەوڵاتن کەواتە ئەو فۆرمە لە ئێستادا تەنها دەنگۆیە بوونی نییە. یعنی ئەگەر هەوڵش بێ ئیمێڵ بنێری ئیمێڵەکە بێسوود دەبێت. کاگەمن باسی خوێندنی کە لێرە ڕوونکردنەوەی تەواویدا دەستی خۆش بێخەوە بۆ کەسانی ئەو گەنجانەی کە لە ئێران ئێستا معاشتانەیە حکومەت پارەتان بۆدا باشترین هەل ئەوەیە کە ئێوە بخوێنن. کۆمەڵی خەڵکێ ئێمە ئەڵێ ئێمە ئیشەکەین ئەبێ پارە بدەین حەقی خوێندن، بەڵام کاتێک کە تۆ معاشت دێ لێرە خوێندن فریە شانسێکی باشت هەیە کە بخوێنیت. وەو کەسانی کە لەم بە ڕۆژە ئیشەکەین لێرە کۆلێجەیە کۆلێجەکان زۆربیان کۆلێجی شەومانێ 6 ئێوارە بۆ 9 شەو من خۆم ئاگادارم کە چەند گەنجێک سەر لەوێن یعنی مەجای ئەوشتیایە بیانی و ئەوەی تیانێک کە بڵێ ناخوێنم. باسی تاوان کاگە من باسی کردووە. خاڵێک لەمە باسی کەم بە سەرعی بابەتی ئیهمالی پەنابەری تازە کێنە وڵاتەوە. زۆربەی پرسیارەکان کە بۆ ئێمەیەن لە کۆمەڵی کوردی و هەتا کۆم پیاوە بەرەزانە کە پێیجانەیە پرسیارەکان کاک سەید کاگە من کاک فڵان کەس کاک فڵان ئێمە 3 ساڵ لێرە هیچمان بۆ نەکراوە. 3 ساڵ لێرەم نازان کەیسەکەم چییە. 3 ساڵە لێرەم 4 ساڵە لێرەم ئەوەم نییە 5 ساڵە لێرەم محامیم نییە 6 ساڵ لێرەم ئەمە گشتی مالی خۆیەتی. یان نەفەر هەیە من لە پەیجی کاک سەیدا خۆم بینیمە خوێندومەتەوە بڵاویان کردوتەوەڵم ئەم برادەرە جوابی بۆ هاتووە جوابەکەی لە بەدەستی و برادەرانای خۆی کەس نازانێت لەکوێ. یعنی معقول لە تۆ لە وڵاتابی ئەدرەس و جێڵا بێ ئیقامەکە بۆ هات بێت خەڵ لە پەیجی کاسەیدا بڵای کرۆ زەحمەنە بێکی ئەم برادەرە ناسێبای ئیقامەکەی بێنەوە خاوەنی نییە. یان ئەنتەروی بۆ هاتۆ دوو جار سێ جار ئەنتەروی بۆ هاتۆ ئەم برادەرە کەس نازانێت لەکوێ. ئەمە یەکێک لە جۆرەکانی ئیهمالی. یان داوای کارتی ئیشی نییە بە ئیمێڵ توانین داوای کارتی ئیش بکەیت بە کەسێک شارەزا توانین داوای بکەیت لە ڕێکخراوێکی حکومی ناحکومیان توانین داواکەی بە یەک ئیمێڵ کابرا تااقەتی نەچێ بەلای ئەوە. جا زۆر گلەی ئەکرێ بە تایبەتی لە ئێمە و کەسانێک کە تۆزە دیار نەشۆ سامیدایە خۆ کۆمەڵی کوردی ئەم کۆمەڵانە ئەوەیە کەڵن کاکە ئێوە ژمارە تەلەفۆن نادەن یان جوابی تەلەفۆن نادەن و بڕواکەن زۆر جا جوابی ئێمە ژمارە تەلەفۆن دەین 3 شەو 4 شەو کاتێک ئەو برادەرە ئەو ژمارەیە بینی ڕاستەخۆ تەلەفۆنەکە من 3 شەو ئانا مۆبایلەکەمایە 3 شەو جەڕسم بۆ هاتووە کاگارم زۆر زەرورم پرسیارێکم هەیە. ئیتر لە بەرەو زانیوە کە مناڵ خوارە ساڵە مەجالێکم پێداوتمە فەرموو چی دەوێ پرسیارەکەی ئەوە تەناوتێتی وەڵام من 2 مانگە لێرەم لە هوتێل میچم بۆ نەکراوە 3 شەو دەوڵێت تااقەتی مێنە قسە بکەیت بەدەم خەوە 5 بیانی 6 بیانی هەستی بچی بۆی کار. بۆیە لە بابەتی پەیوەندیان نابێ گلەی بکەن. ئێمە ئەوکو کۆمەڵی کوردی منۆکو پەیجی تیکتۆک و فەیسبووکی خۆم کاک سەید و کاگە من هەمویان مەجالێک دراوە کە ئێوە نامە بنێرن لەم تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە لە ماوەی هەفتەیەکا 3 ڕۆژە 2 ڕۆژە وەڵامە درێنەوە. بۆیە لەو بارەوە ئیشەڵا گلەیمانێ نەکەن. بابەتێکی تر بابەتی ڕەشبینی کۆمەڵە گەنج لە وڵاتە تەواو ڕەشبینن یعنی بەڕاستی خۆیان ئەو نەڕەشبین نەفەری وایە ئەڵە بە تەنیا ڕاکەم من دووەمە بم خۆی بەدەمی خۆی واڵێ. جانم حاتاگە کۆمەڵە برادریشی هەبێت تۆزێ بیوێ کارێ بکە بێ بەلای محامێکە بڕۆڵای ئیشەکەیە بڕۆ بەوەنی ئەمان سار دەبێتەوە. ئێوە گەنجن ئێوە تاقێکتان تایە و زێرتان تایە نابێت بۆ شێوازە کار بکەن. هەدەبێ لەم وڵاتە کە هاتوون هەدەفێکتانە بێت هەدەفی خوێندن ئیشکردن دوای کارەکانتان بکەون. خاڵێکی تر کە باز زۆر سەری نەڕۆین بۆی کاتەکە بمێنێتەوە ئینشاڵڵا کۆمەڵێ تەسەڕوفاتی گەنجانە هەیە کە لەم گەنجە تازاناتۆن لەگەڵ ڕێزماوە باشەکانتانە کە ئێوە هەمووتان
ئێستا ئەوەی کە لەم شوێنایە ئەوەی کە لایڤەکانە گوێلێ ئەمانە بە بچای خۆتانە بینن لە سوار پاسەکە بێ قاچنێ بە جامی پاسەکەەوە بە تەلەفۆن یانی ناو پاسە بە تەلەفۆن بە دەنگی بەرزێڵێ لە پێیجەکە بینیم چوار گەنجی کورد لەناو قیتاران لە شوێنی جانتاکانە لە شوێن جانتاکانە خەوتون و گۆرانیێڵێن لەوە چ زۆر بەتان بینی بێتە یان تەسوورکردنی ئافرەت و مناڵی گەنجوان ناو پاس و قیتارە کەوانە خۆی تاوانە لی دەرناچی ئەگەر بێت و پێ بزان و بگرن ینی کۆمەڵک ئەم گەنجانە تازانە بەڕاستی ئەوانەی کە تۆزێن نە شارەزان بەم کولتورەی ئێرە تۆزێن نامۆن حەقەیە ئەو کەسانی کە نزیک و ئەیاناسیە ئامۆژگارێکیان بکە یا خولایانی کەم لەم پەیجانە تۆزێ لەو بابەتانە تۆزێ بەدورن من قسەی زیاترم نەماوە تەنهاوە کۆمەڵی خاڵی نێگاتیڤی لاواز بۆ گەنجەکان کە